لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵمەم ئێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لە بەغدای پایتەخت لە هەولێری پایتەخت دوو کۆبوونەوەی گرنگ بە بەشداری هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە چووە بۆ چارەسەرکردنی ئەو بارودۆخە سیاسی و ئابووری کە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقدا هەیە. لە بەغدا بە بەشداری هەڤاڵ لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سێ سەرۆکایەتەکەی عێراق و سەرکردەی لایەنە سیاسیەکانی عێراق کۆبوونەوە. لە هەولێریش کۆبوونەوەی هاوبەش یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. بەپێی بەیاننامەی کۆبوونەوەی سەرکردەی لایەنە سیاسیەکانی عێراق و سێ سەرۆکایەتیەکە بەشداربووانی کۆبوونەوەکە جەختیان لەسەر ئەو کردوتەوە کە عێراق بە دۆخێکی تایبەتدا بەهۆی قەیرانی ئابووری جیهان و ڤایرۆسی کۆرۆنا تێدەپەڕێت و چاکسازی ئابووریان بە چارەسەرێکی پێویست زانیوە کە دەبێت لە چوارچێوەی هاوپشتێکی سیاسی و کۆمەڵاتی لە عێراقدا بێتەکایەوە کە یەکریزی و یەکەڵوێستی تایدا ڕنگ بداتەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە پشتیوانیان بۆ ڕێشوێنەکانی حکوومەت پیشان داوە بۆ چاکسازی ئابووری لە پرۆژە یاسای بودجەی فیدراڵی ساڵی 2021 و بە جۆرێک کە چارەسەرەکان بۆ پتەوکردنی ئابووری وڵات بێ. هەر لە کۆبوونەوەکەدا بەشداربووان پشتیوانیان بۆ درێژەدان بە گفتوگۆی نێوان هەردوو حکوومەتی هەرێم و ناوەند بۆ چارەسەرکردنی کێشاڵوەستراوەکان دەربڕیەوە بە شێوەیەک کە چارەسەرێکی دادپەروەرانە بێت بەپێی دەستور. بەپێی ڕاگەیاندراوی کۆبوونەوەی هاوبەش یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە بڕیاریدا بە زووترین کات شاندێکی باڵای سیاسی و حکومی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی فیدراڵ و لایەنە عێراقیەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتن و چارەسەرکردنی کێشاڵپەسێردراوەکان بە تایبەتیش بابەتی ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و جێگیرکردنی لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021دا. ئەمە بەشێک بوو لە بەیاننامەی هەردوو کۆبوونەوەکە. مەش لە کاتێکدا کە خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان بەردەوامیان هەیە لە گەرماوگەرمێ ئێوارەیەدا گفتوگۆ دەکەین لەسەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان. سەیدا لەتیڤ نێروی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمدایە. هەڤاڵ لەتیڤ بەخێر بێت. بەر لە ئەوە دەبێت ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان بزانم لەسەر خۆپیشاندانەکان. زۆر سپاس کاک و سێڤرێز سڵاو بوو بینارانی بەرێز. سەبارەت بە هەڵوێستی یەکێتی پێش چەند ڕۆژێک تا ئەمڕۆ چەند هەواڵێکی یەکێتی لەسەر ئاستی هاوسەرۆکان و هەندێک هەواڵی دیکە پەیامەکە پەیامێکی ڕۆشنە کە ئێمە لەگەڵ خواست و داواکاری ڕەوای خۆپیشاندەرانی هەرێمی کوردستانین و هەموو هەوڵەکانی ئێمەش لە پێناو چارەسەرکردنی ئەو کێشەکە داواکاریەکان بابەتی موچەیە و لە هەمان کاتیشە مەسلەی خۆپیشاندان بە مافێکی ڕەوای هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەزانین و لە هەمان کاتیشە ئەگەر داواکاری خۆپیشاندان کە دەڵێن ڕەوایە مافێکی ڕەوایە بەڵام لەگەڵ ئەوەشدان کە هەوڵدان بوو بەدیهێنانی ئەو مافانەش بە هەنگاوی ڕەوا بێ بوو ئەگەر ئەو هەنگاوانە ڕەوانە بن پشتگیریەکە لاواز دەبێ و لەوانەیە ئەنجامەکەش ئەو ئەنجامی کە خۆیان دەیانەوێت بەو شێوازانە بێ واتە لەگەڵ خۆپیشاندانێکی هێمنانە و مەدەنیانە و ئاشتیانە بێ بۆی هەم خۆیان پارێزراو بن هەم دام و دەستگا حکومی حیزبیەکان هەم ئەو هێزانەش کە سەر و ماڵی هاوڵاتیان دەپارێزن لەبەرەوە لەگەڵ مافەکانیاندایە لەگەڵ خۆپیشاندانێکی هێمنانەدایە و پشتگیری لە داواکاریەکانیان دەکەن. زۆر باشە. هەواڵ لەتیڤ ئەمڕۆ دوو کۆبوونەوەی گرنگ بەڕێوە چوو هەردوو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداریان تیادا کردووە. هەوڵی یەکێتی بۆ چارەسەرکردنی قەیرانی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لەم دوو کۆبوونەوەدا چۆن دەبینیت؟ وڵاوی ئەمڕۆ دەبینین هاوسەرۆکێک لە هەولێری پایتەخت و هاوسەرۆکێکیش لە پایتەختی عێراق ئەمە دەتوانین وەکو دوو پرسیارەکە بکەم بە دوو بەشێک ئەوەیە کە دەوری یەکێتی چیە لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداوە لە چارەسەرکردنی کێشەی موچەخۆران و چارەسەرکردنی ئەو بەدیهێنانی ئەو مافانەی کە
خەڵکی کوردستان موچەخۆرانی کوردستان و خۆپیشاندەران داوای دەکەن هاو سەرروکێک لە بەغدای پایتەختی عێراق هاو سەرروکێک لە پایتەختی هەرێم ئەمە نیشانەی جددیەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەوڵە بەردەوامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە لەلایەکی دیکەوە دەتوانین بڵێن سێ ڕوودا و ئەمڕۆ هەبوونیان سێ هەوڵ هەبوون هەوڵێک یان ڕووداوێک ئەوە بوو کە لە بەغدا کۆبوونەوەی سەرکردە باڵەکانی هێزە باڵادەستەکانی عێراق و هەرێمی کوردستان بە بەشداری هەرچی سەرۆکاتی عێراق و کۆبوونەوەیکیش تا ڕادێک دەتوان بڵێن هاوشێوەی ئەوەی بەغدا بوو ئەمیش سەرکردە باڵەکانی هەرسێ ئەو هێزانەی کە حکوومەتیان پێکهێناوە و خاڵی هاوبەش زۆر بووە ئەوانیش باسی چوونەتی ڕوبەڕووبوونە قەیرانی دارایی و کێشە دارایەکانیان کردووە لە بەغدا و چوونەتی چارەسەرکردنی کێشەی نێوان بەغدا و هەرێم ئەمەی لە هەولێریش بە هەمان شێوە بابەتێک ینی تەوەرێکی سەرەکیەوە بوو کە چوون لەگەڵ بەغدا ڕێ بکەون چارەسەری کێشەکان دووزینەوەی چارەسەرەکان و لە هەمان کاتشە کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوەی تریش دەتوانانی هەر بۆکو یەک هەوڵێکی دیکە یان ڕووداوێکی دیکە ئەو پەیامە بوو کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە کە پشتگیری خۆیان دەربڕی بوو یاسای قەرزەکان هەموو ئەم سێ بابەتە ینی دەتوانین وا سیر بکەین کە هەرێمی کوردستان ینی پەلە دەکا بۆ ئەوەی کێشەی موچەی فەرمانبەران لە کەمترین کاتدا چارەسەر بکرێت لە کۆبوونەوەکەی بەغدا بەزوازەم یەکێتی بەشداری تێدا کردبوو ینی جیاواز لە حیزبە سیاسەکانی دیکە بۆچی یەکێتی بەتەنیا لە بەغدا بەشداری کردو لە کۆبوون یەکێتی دوو سەبەبی سەرەکی هەیە یەکەم بە هەر شوێنێک بێ کە بابەت پرسێک بتوانین چارەسەرێک بوو کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ئەو بابەتە پەیوەست بێ بە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە هەر شارێک بێ لە هەر وڵاتێک بێ یەکێتی بەشداری دەکات ئەمەی دووەم یەکێتی لەو بڕوادا تاکە شوێن کە ببێتە کلیلی چارەسەری کێشەی هەرێمی لێبێ کێشەی نێوان هەرێم و بەغدا کێشەی موچە کێشەی بودجە بەغدایە و لە هەمان کاتیشە ئەم کۆبوونەوەی کە لە بەغدا ئەنجامدرا کۆبوونەوەیەکی یەکجار گرنگە بۆچی گرنگە لەبەر ئەوەی ئەمانە بەشداربوانی ئەم کۆبوونە سەرکردە باڵەکانی لایەنە سیاسیەکانی عێراقین ئەوانەی کە حکومڕانی عێراق دەکەن ئەوانەی کە بڕیاریان بەدەستەوە لە ناو پەرلەمانی عێراقدا ئەوانن کە چارەنووسی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا دیاری دەکەن ئەوانن کە هەر بڕیارێک بدەن ئەرێنی بیان نەرێنی کاریگەری دەکاتە سەر هەرێمی کوردستان و ئەمە گرنگی خۆی هەیە جگەلەوە کە ئەوان میوانداری هاوسەرروکی یەکێتی دەکەن دیسانەوە ئەمە ئەهمیەت و سەنگ و دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان لە گۆڕەپانی سیاسی نەک هەرێمی کوردستان بەڵکو لە عێراقیش دەسەلمێنێ و هەرواشە چونکە یەکێتی لەسەر ئاستی عێراق ینی سەر و کومار لە یەکێتی نیشتیمانی کوردستانە بێگومان ئەو بریارانەی کە لە دەدرێن لە عێراقیشدا کە پەیوەستە بە چارەنووسی عێراق و بە تایبەتی قسەکردن لەسەر هەرێمی کوردستانیش حزۆری یەکێتی بەشداری یەکێتی لەلایەکەوە خەمخۆری یەکێتیە لەلایەک دیکەشەوە بە هەندوارگرتنی دەور و پەیام یەکێتی نیشتیمانی کوردستانە سەیدا ئەگەر بە کۆی قسەکان تا تەماشاکەین گەشتبینێکی زۆر لە قسەکانی تۆیە بەڵام بە دیوێکی دیکە دەوتێت ئەم کۆبوونەوەانە پەیامی نوێیان تیان نەبوو ئەکرێ بڵین پەیامی نوێیان تیان نەبووە ئەم کامەمەی بەغدا ئەمەی هەرێمیش و بەغداش ئەوەی بەغدا شتی نوێی تیا بووە لەبەرەوەی هەموو لایەنە پێش ئێستا ینی هەندێک لایەنی سیاسی نیگەران بوون لە هەڵوێستەکانی هەرێم لە پەیامەکانی هەرێم لە هەندێک ینی ئەو سیاسەتی هەرێمی کوردستان بەرامبەر چوونەتی چارەسەرکردنی کێشەی هەرێم و بەغدا یان لە هەڵوێستی هەندێک لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان ئەم جارە هەمویان ینی لەگەڵ ئەوەدان کەم کێشە چارەسەر بکرێ بە شێوازێکی داد پەروەرانە لە چوارچەوەی دەستوری عێراقیدا ئێمە زۆر جار ئێمەش ئەڵێن ئەبێ دەستور حەکەم بێ ئێمە زۆر جار ئەو قسەیەمان کردووە کەوابێ ئەوان هەرچەندە ئەمڕۆ وەزیری داری ئەڵێت تۆپەکە لە ساحەی عێراقدا بەغدادا بەڵام ئەوانش تۆپەکان قسە ساحەی
هەرێمی کوردستان ئەڵێن ئێمە ئامادەین لە چوارچێوەی دەستوری عێراقیدا چارەسەرێکی دادپەروەرانە ئەمە تۆپەکە بوو لە ساحەی هەرێمی کوردستان تا چەند ئەو ڕێکەوتنامەی کە کراوە هەرێم ئامادەیە لە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەیە هەرێمیش پامی خۆی گەیاند حکوومەتی هەرێمیش ئەڵێ ئێمە ئامادەین بە تایبەتی پێشتر هەندێک لێدوانی تونند هەڵوێستی تونند لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێم لە هەندێک سەرکردەی سیاسیا بوو بەرامبەر ئەو یاسایە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕەسمی پابەندبوونی خۆی بەو یاسای ڕێگان ئەمەش هەنگاوێکی ئەرێنیە و جگە لەوەی ئەمەی کە لە سەرکاتی هەرێم کۆبوونەوەکە کرا ڕێکەوتن کە وەفدێکی باڵای سیاسی یعنی لاەنە سیاسەکان سەردانی باغدا بکە ئەمەش شتێکی نوێیە جا ئەم شتەی بچی ئەمە شتێکی نوێ تا پێش ماوەیەکیش ئەم سێلانە ئامادە نەبوون کۆبوونێ سێ خۆڵی بکەن ئامادەنەوە پێکە وەفدێکی سیاسی سەردانی باغدا بکەوە دەتوانین بڵێن ئەمە بۆ هەرێمی کوردستان دوا دەرفەتە لەبەر دوو کار دوا دەرفەتە لەبەرەوە تاڕادەی وەکو امتحانێکە وەکو تاقیکردنەوەیەکە بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش بوو مانەوە و یان پێکەوەمانەوەی ئەم سێلانە یان بە پێچوانەوە ئەمە امتحانێکە ئەگەر سەرکەوتوو بوون ئەوە بێگومان ئەو گەشتبینە جەنات باز دەکەیت ئەوە دەبێتە عملی بەڵام ئەگەر سەرکەوتوو نەبوون ئەو کاتە ناتوان بڵێن بەجێ باز لە سەرکەوتن و سەرنەکەوتنی کۆبوونەوە کاکەم بەڵام هەر تایبەت بۆ بابەتی کە لە عێراقدا باز لە چارەسەری پرسەکانەکرێ بە دەستور هەنی پێتان وایە تێڕوانینێکی نوێ یاخود تێڕوانینی عێراق هێزە سیاسەکانی عێراق بەرامبەر بە پرسی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردا هاتبێ خۆی ئەمە دووەم جارە هەواڵ شێخ لاهور سەردانی بەغدا دەکا و زنجیرەی کۆبوونەوە لەگەڵ سەرکردا باڵەکانی عێراقی ئەنجام درراوە لەگەڵ سەرک وەزیران چەندی دارێکی ئەنجامداوە ئەم ڕۆژ بە هەمان شێوە جگە لەو کۆبوونەوەی کە لەسەر ئاستی سەرکردا باڵەکان بووە بە جیاش ینی کۆبوونەوەیەک بووە لە نێوان سەرک کومار سەرک وەزیران و هاوسەرکی یەکێتی و پەیامی یەکێتی گەیاندووە بەو هێز و لانانە و ئەوانیش تێگەشتنێکی باشیان هەبووەوە پێشوازیان لە هەڵوێستی یەکێتی کردووە کە یەکێتی دەیەوێت هەرێم و بەغدا ڕێ بکەون و لەسەر بنەمای دەستوری عێراقی ئەو مافانەی کە هەرێمی کوردستان هەیەتی ئەمە وای کردووە ئەمە زەمینە سازیەک دەکا بۆ سەردانی وەفدی باڵای لاەنە سیاسەکان بۆ بەغدا و لە هەمان کاتیشە دەبێتە پاڵپشتێک بوو وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ بەغدا چونکە حکوومەتی هەرێمی کوردستان چەند جارێک وەفدی حکوومەت ڕۆشتووە و هەندێک جار لێ تێگەشتنیش هەبووە لەگەڵ حکوومەتی بەغدا بەڵام دوو هوکار هەبوون کە ئەنجامێکی ئەرێنی نەبێت هوکارێک ئەوە بوو کە ڕێکەوتنەکان دەکەوتە بواری جێبەجێکردنەوە هەردوو لایەن یەکتریان خەتابار دەکرد بەڵام زیاتر بەغدا دەستی کەم تەرخەمی بۆ هەرێم دروستەکرد کە هەرێم ئامادانە بۆ ڕێکەوتنامەکە جێبەجێ بکە هوکاری دووەم یەنی جارانی شەروا بوو لە هەندێک پرس و بابەت دەبواە تەوافقێکی سیاسی بکردا لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایان یەکێتی و پارتی لەگەڵ هێز و لاەنە سیاسەکان دیکەی عێراقی بۆی لە ناو پەرلەمانی عێراقی ئەو پرسانە ئەو بابەتانە کە چوارچێوەیەکی یاسایی لە خۆی دەگرت بە شێوازی تەوافق ینی پشکی هەرێمیان فەرەهەم دەبوو بەڵام لەم ماوەیەدا بە تایبەتی لە دوای ڕێفراندومەوە ئەوە نەمابوو زیاتر زۆرینە ینی زۆرینە و کەمینە ئەوە تحکم بە یاسەکانەوە بە دەنگدانەکانە دەکرد ئەمە لە زەرری هەرێمدا دەشکایەوە بۆیە ئەم جارە ئەمە یەکێکە لەو دەتوانین بڵێن کە گەشتبینەکە لێرەدا کاتێ ئەم وەفدەش دەچێت تا ڕادەیەک لەلایەن هاوسەرکی یەکێتیەوە زمینە سازیەکی بەوە خوڵقاندووە و بێگومان بە هەماهنگگی لەگەڵ سەرک وەزیران و سەرک کۆمار ئەمەوەی کرد کە وەفدەکە بچێت ینی هەنگاوێکی دیکایان دەتوانین بڵێن ئەو بربەستەی هەبووە ئەو بەستەلێکی کە هەبووە دەتوێتەوە و ئەمەوا دەکە کە بۆ دەنگدان و پەسەندکردنی بودجەی 2021 پشکی هەرێمی کوردستان مسوگەر بێ بەمە ئەڵێم وەکو امتحانێکە ئەگەر ئێمە ئەمەمان کرد ئەوە مسوگەر دەبێت و بە پێچوانە ئەگەر لە هەرێمی کوردستان ڕێنەکەوتین
ئەوە ناتوانێت لەگەڵ بەغدا لە کۆبوونەوەکەی بەغدا مستەفا کازمی سەرۆک وەزیران دەستپێشخەری بۆ گفتوگۆی سەرتاسەری نیشتیمانی کردووە. ئەنی دەبێتە بابەتی تەواوکاریە و ناردنی وەفدی هێزە سیاسیەکان و کە هەموو هێزە سیاسەکان لە عێراقدا کە بەشدارن لە پەرلەمان و حکوومەتدا پێکەوە ئەو کێشانەی کە نەکەن لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیە بەڵکو کە لە تەواوی عراقا بە گفتوگۆ چارەسەری بکەن. خۆی ئەوەی پەیوەستە بە لانی هەرێمی کوردستان و بەغداوە دەتوانین بکەین بە دوو بەش. ئەو بەشەی پەیوەستە بە هەرێمی کوردستانە کە جەناب ئاماژەر بەدەوتی تۆزێک گەشتبینی لە دیوێکە گەشتبین لە دیوێکی دیکەوە گەشتبین نیم با ئەوەی کە گەشتبین نیم باز بکەین. لە هەرێمی کوردستان 4 جۆر بێمتمانەی هەیە بۆیە کەوتمە وەکو ئیمتحانێکیشە تاقیکردن بێمتمانەیەک لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان ینی بێمتمانەی دروست بووە. لە لایەکی دیکەوە بێمتمانەیەک لە نێوان حیزبە سیاسەکان و حکوومەتی هەرێمی کوردستان. لە لایەکی دیکەوە بێمتمانەی جەماوەر بەرامبەر حیزبەکان و بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستانیش. لە بێمتمانەی چوارەمیش ئەو بێمتمانەیە کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دروست بووە. ئەمیش دوو بەشە بەشێک بێمتمانەی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوان و بێمتمانەیەکیش لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانی بەغدا بەرامبەر بە ئەگەر نەڵێن هەمووشی هەندێک هێزەکانی هەرێمی کوردستان. لێرەدا ئەم سێ لایەنە ئەگەر توانیان ئەو متمانە لە نێو خۆیانە یعنی ئەمە کۆمەڵێک کۆبوونەوە ئەنجام دراون لە نێوان یەکێتی و پارتی و گۆڕان بەجیا و بە دۆخۆڵی و دوجاریش بە سێخۆڵی ئەو ڕخنا هەبووە وە گلەی لە یەکتریان کردووە و پرۆژەیەک هەر لایەنێک پرۆژە و بیرروکان هەبووە ئەگەر لەمانە سەرکەوتنیان بەدەست هێنا بێ بە یەک تیم و بە یەک ئیرادە دوور لەوەی لایەنێک ئیرادەی خۆی هەیمەنی خۆی بسەپێنێ و هەمویان پێکەوە خەمەوەیان بێکە ئیتر وەزعەکە لەمە زیاتر قبولی ئەم ڕەوشەوە ئەم دووخاناکە ئەوە دەتوانین بڵێن دەتوانن ئەو بێمتمانە لە نێوان هەرێم و بەغداش چارەسەر بکەن و لە هەمان کاتش ئەو کاتە دەتوانن جەماوەر ئاش بکەنەوە ئەو بێمتمانایی کە بێئومێدی و بێمتمانەی جەماوەر بە هەم حیزبەکان هەیەتی هەم بە حکوومەت هەیەتی پێچەوانەکەی ئەوە بکەن کەم متمانە بگەڕێتەوە. ئەم سێلایەنە تا چەند دەتوانن لەمەدا لێبوردە بن تا چەند بەرژەوەندی گشتی ڕەچاو دەکە دەخەنە سەر و بەرژەوەندی حیزبیەوە تاوان کە من ئەمە دەڵێم ئەمە ڕێژەیە لایەنێک هەیە زۆر لایەنێک هەیە کەم ئەمە ناچنە تەفاسیلەوە ئێمە وەکو ئەوە لەگەڵ ئەوە لێو پرسیوان چی دەبێتە زامن و گرنتی سەرکەوتنی کۆبوونەوەکەی ئەمڕۆی هەولێر هەر ئەو چوار خاڵە ئەم چوار خاڵی ئەمە سەر ئەمە کردنەوەی دەواازەیەکی نوێ تا ڕادەیەک ئەمە یەکەم جارە ئەم سێلایەنە لەسەر ئاستی باڵا کۆ ببنەوە. ئەمە یەکەم جارە کۆبوونەوەیکی ڕاشکەوانی سێخۆڵی بکەن. زۆر جار هەبووە لە دوورەوە یەکێتی ڕخنەی لە پارتی هەبوویان لە گۆڕانەوە گۆڕان ڕخنەی لە پارتی لە پارتی ڕخنەی لەم دوان هەبوویان ئەم دوولانە کە پێکەوە کۆ دەبوونەوە لانی سیامیان تومەتبار دەکرد بەڵام ئەم ڕۆکەس بە سێخۆڵی کۆبوونەتەوە شتی شارەوە نەماوە لەوێ باس کراوە و خاڵێکی دیکە کەوا دەکات دەبێتە پاڵدەرێک هاندەرێک ئەم سێلایەنە بچنە ژێرباری بەرپرسیارەتیەوە. ئەویش ئەم وەزعەیە کە لە هەرێمی کوردستان ینی ئەم بێموچەیی و ئەم نیگەرانی جەماوەر و ئەم خۆپیشاندانە و هەندێک گۆڕانکاری دیکەشەیە کە دەبین لەسەر ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی ئەمانە کاریگەریان دەبێت لەسەر ناوچەکە و ئایندەی ناوچەکە ئەگەر ئەمانە هەمووان هاندەرن کە دەبێت ئەم هێزانە لێکەوە نزیک ببنەوە ئەگەر ئەوە نەبێ ئەو کاتە ینی بژاردەی تر دەبێت لەوانە و بژاردەیە بەدڵی هەموو لایەنەکان نەبێ بەڵام ینی وەزعەکە لەمە زیاتر تحمل ناکرێت. بە دیوێکی دیکەیە ئەم سێ هێزە سیاسەکە کۆبوونەتەوە لە هەولێر پێداچوونەوە بە هەیکەل و بەرنامەی حکوومەتیشدا ئەبێ بکەن بەدەر لەو بابەتانەی کە تۆ باس خۆی ئەم خۆی کێشە یعنی ئەم کێشەی حیزب و لایەنە سیاسیەکان زیاتر پێوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە و ڕخنەکانی ئەم هێز و لایەنە سیاسەکانیش لەسەر یەکتریشان خۆی لانی جێبەجێکار زیاتر پەیوەستە بە حکوومەتەوە بە شێوازی حکومڕانیەوە بە تەوافقەوە بەو بەرنامە سیاسی کە حکومڕانی کە پێشتر لایەنەکان لەسەری ڕێکەوتبوون بەو هاوسەنگی کە ڕخنە هەیە لەسەرەوە کە ناهاوسەنگی هەیە و بەو شێوازەی کە لا مەرکەزیەت و ئەمانە هەموو کۆمەڵێک تەوارن هەمووی لە حکوومەت دەچڕبووتەوە. بە پێی نەهای لە سەر شاشەی کەناڵی گەلی کوردستان دەڕواست بینی وەفدی باڵای حکوومەتی هەرێم بە سەرۆکاتی قوبات تاڵەبانی بەڕێ دەکەوێت بۆ بەغداوە یەکێک لە خاڵەکانی کۆبوونەوەکەی
هەم بەغدا هەم هەولێرەکرێت تەماشا بکرێت. بەڵێ ئەمە ئەتوانین بڵێن ئەوەی ئەمڕۆ بڵێم یەکێک لە گەشتبینەکانت هاتە ئەمە یەکێک لە گەشتبینیەکانەوە یان دەستکەوتەکانی ئەو کۆبوونەوەی هەردوو کۆبوونەوەکە هەم لە بەغدا زەمینە سازی کراوە و ئامادەکاری دەربڕیەوە تا ڕادەیەک میکانیزمەکە دیاری کراوە لەسەر ڕێکەوتنەکە هەم لە هەولێریش ئەو کۆبوونەوەی کە کراوە بریاردراوە دێک بچێتە بەغا لە پاڵەوە پەیامەکەی حکوومەتیش بوو بەغدا کە ئەوەش ینی نیەت پاکی خۆی بۆ دەربڕی هەرێم کە ئەم جارە ئێمە جدین و ئەو ڕێکەوتنامەی کە کراوە لە هەمان کاتشە یاسای قرس ئێمە پابندی پێ ئەمە شتێکی تاڕادەیەک نوێ بوو و هەڵویستێکی نوێ بوو و بە فەرمی لە ڕێگای میدیا بڵاو کرایەوە. بێنەوە سەر بابەتی پێداچوونەوە بە هەیکەلی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەیە وەکو یەکێک لە خاڵەکانی کۆبوونەوەکە گەر تەماشا بکرێت چۆن ئەبێەوە چۆن ئەبێ کارەکانی حکوومەت جارێکی دیکە ڕێک بخێتەوە بە تایبەت پرسی شەراکەتی ڕاستەقینە پرسی لامەرکەزی داری و مالی ئەم بابەتانە. خۆی کاک یوسف من ئەمڕۆ لە شوێنێکی تریش باسی ئەوەم کرد ڕیگن چلەمین سەرروکی ئەمریکا بوو کە باسی سیاست دەکاڵێ سیاست بریتە لە بەخشین و لە وەرگرتن ئەڵێ بۆ ئەوەی لە وەرگرتن زۆرترین پشک وەربگری ئەبێ خۆت بەهێز بکەیت ئەبێ خۆت بەهێز بکەیت بۆی زۆرترین پشک وەربگری ئەمێنێتەوە بەخشین ئەڵێ لە دیبلۆماسیەتدا ئەبێ زۆر سەرکەوتوانای بۆی کەمترین شت ببەخشی جا ئێمە لە هەرێمی کوردستان کاتی خۆی ئێمە بەهێز بووین وەکو هەرێم ینی ئەو هاوسەنگی هەبوو و بریارەکان زیاتر تەوافقێکی لەسەر بوو و هیچ لایەنێک هەوڵی ئەوە نەدەدا کە تەنانەت لە پەرلەمانیشە زۆرینە و کەمینە هەبێت و بریارەکان بە پرسوڕا و بە زنجیرەی کۆبوونەوەی لە لایەنە سیاسەکان بوو دوجار کە لێک تێگەشتن دروستە بوو لە پەرلەمان پەسەند دەکرا ئەمە یەکەم دووەم لە بەغا هەڤاڵمان جەلال لەوێ بوو کاتێک لە هەرێمی کوردستان بە یەکگرتووی بە ئیرادەیەکی هاوبەش بە پرۆژەیەکی هاوبەش بە تیمێکی هاوبەش دەچوونە بەغدا ئەمە هێزە ئەو کاتە بەغدا حسابێکی تایبەتی بوو هەرێمی کوردستان دەکرد و پشکمان دەستەکەوت لە بەرامبەردا ئێمە کە بەهێز بووین ئەوە بێ کە لایانی بەهێز کەمترین شتە بەخشێ بە لایانی بەرامبەر ئێمە زۆر بە کەمی شتمان ئەبەخشی بە بەغدا ئێستا پێچەوانەکەیە ئێستا ئێمە بەهێز نین پەرش و بڵاوین هێزەکان ینی هێزە هەبوو حیزب لانەسیەکان ساڵێک کۆنا بنەوە وەفدی سیاسی ئەستا جاری وایە ساڵێک دو ساڵ وەفدێکی سیاسی لە سەراسی باڵا ناچێتە بەغا کاتە توانین بەهێزیش ببینەوە ئەبێوا بێ ئەمێ بین ئەم حکوومەتە بەهێزکەن حکوومەت ئەوەی پێش ئێستا ناتوانین بڵێن حکوومەتی بەهێز بوو لەبەر ئەوەی دەبین لەناو خودی یەک حیزبیشە تیمی ئەو حیزبە لەناو حکوومەت لەگەڵ قیادەی خۆی بەشێک لە قیادەی خۆی تەبانە تیمی حکوومەت لەگەڵ بەشێک لە فراکسیۆنی خۆی لە پەرلەمان تەبانیامان هەموو خەلەل ئەبێ چاک بکەین کەواتە لوتبەرزی سیاسی تربێت لە هەرێمی کوردستان کۆتایی بێ و ئەو دەستەواژەی کاڵی لێبوردەیی ئەبێ ئێمە لێبوردە بین و ئێمە لە هەندێک شەهڵا بوونمان دەزانی کە بەغا زەعیف بوو ئێمە بەقوتە بین بەغا لە ڕووی داراییەوە زەعیف بوو ئێمە زەعیفتر بووین یعنی ئەگەر بەغدا وەزئی باش بووە لە ڕووی داراییەوە پشکی هەرێمیان هەر ئەگەر بە پێی دڵی ئێمەشنەوە پشکێکیان بەڵام کە وەزیان خراپ بوو بیرمانیا ئەوان زیاتر مشوری خۆیان دەخۆن دەرکەوت ئەو بیرکردنەوەی ئێمە نەجاحەتی نێنا دووەم ئێمە بێ بزانین ئەم هەرێمە بەشێکە لە عێراق و کاتێک کە سەرکردەیەکی ئەم هەرێمە سەرکردەیەکی سیاسی ئەم هەرێمە وەفدێکی حیزبێکی سیاسی ئەم هەرێمە دەچێتە بەغدا بوو بەرژەوەندی گشتی هەرێم خۆ ناچێتە وڵاتێکی دیکە چێتە عێراق ئێمە بەشێکی لە عێراقەوە بە حیزبە سیاسەکانی هەرێمیش حیزبێکی سیاسی عێراقیە کە بوو بەرژەوەندی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا ئەبێ ئێمە پێمان خۆش بێ نەک ینی تۆمەتیان بخەینە پاڵیان و وەوایان لێ بکەین کە دابڕان لە نێوان ئێرە و بەغدا دروست بە پێچەوانەوە ئەبێ ئێمەوا بکەین یعنی پەیوەندیەکی ڕاستە و خۆی بەردەوام لە نێوان هەرێم و بەغدا لە نێوان هێز و لانە سیاسیەکانی هەرێم و هێز و لانە سیاسیەکانی عێراقی دروست ببێ و بزانین بەغدا پایتەختی عێراقا و ئەو حکوومەتەی لەوێ حکوومەتی هەموو عێراقا نەک ئەگەر شتێک بە دڵی ئێمە بێ ئێمە خۆمان بە عێراقیدا بێن شتەکانی دیکە دایمان و بە چاوێکی دیکەم سێریان بکەین یان هەندێک پەیامی توندمان هەبێ کاوان وا بکەن کە دەسەڵاتیان لە ئێمە زیاترە هەرێم فەراموش بکەن یان
وەکو پێویست بە پیر داواکاری هەرێمەوەنێن. بەڵێ سەیدا ئەو نەهای کە ئاماژەمان پێداکە بەڕێز قوبا تاالبانی جێگیری سەرۆکوەزیران بە سەرۆکاتی وەفدێک دەچێتە بەغدا یەک لە خاڵەکانی بەیاننامەکەیە کە جێبەجێ کراوە کۆمەڵی خاڵی دیکەی تایە با بە دیوەکەی دیکەشە مناقەشەیەکی نوێک گفتوگۆیکەین ئەگەر ئەم کۆبوونەوەی هەولێر فەشەلی هێنا چی ڕوەدا ئەگەری فەشەلیشی هەیە بڕیاردان زۆر جار بڕیار درراوە بڕیارەکان بڕیاری ینی گونجاو بوونیان پەیامەکانیان بەیاننامەکانیان ئەو خاڵانە بەڵام وەکو پێویست نەکەوتونەتە بواری جێبەجێکردنەوە بەڵام وتم ئەمە دوا دەرفەتە لەبەر ئەوەی خەڵکی کوردستان لەمە زیاتر بەرگی ئەم وەزع ناگرێ هەرێمی کوردستان لەمە زیاتر وەکو هەرێم و تەنانەت وەکو حکومڕانیش ئاسان نییە بەم شێوازە بەردەوام بێ لەبەرەوە یعنی هیچ بەدیلێکی دیکە نییە کە بتوانێ ئەنی ئەگەر ئەمە ڕێنەکەوتن بەدیلێکی دیکە نییە کە بەم شێوازە ڕازی بێ یعنی هەر بەدیلێکی دیکە بێ بەم وەزع بەم فۆرمەی ئێستا ڕازی نابێ و لەوانەیە ینی بژاردەیەکی دیکە هەبێ ئەم بژاردەیە هەموو لایەنەکان لەسەری کۆک نەبن بژاردەی وەکو چی بەڵام ئەتر هەر لایەنێک وەک هەڵبژاردننی پێشوە هەر لایەنێک بیر لە بژاردەی خۆی دەکاتەوە هەر لایەنێک بیر لە بژاردەی خۆی دەکاتەوە و ئەو لایەنەشوە بیر دەکاتەوە کە بە شێوازێک دەتوانێت جەماری کوردستان قایل بکە یان بژاردەکەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا بێ بژاردەکەی ببیتە بەدیلێکی چارەسەر نەکردن یعنی ئێستا چارەسەر نییە هەر لایەنێک بیلا دەکاتەوە بژاردەکەی ببێتە بەدیل کە بتوانێت چارەسەرێک بدوزێتەوە بوەزی ئێستای هەرێمی کوردستان ئەگەر ئەوەش ڕووبایە ڕوو نەدا تێڕوانی نێکێتی بۆ چارەسەری پرسەکان بە شێوەیەکی گشتی چییە ئاین نەگەوی بیر لەوەکەینەوە کۆبوونەوەکە شکستی هێنا و بیر لە بەدیلەکانی حیزبەکان بکرێتەوە بەدیلی ئێوە یاخود خاڵی سەرەتا و کۆتایی ئێوە و یەکێتی چێ بۆ چارەسەری پرسەکانی هەرێم لە عراقدا یەکی ئەنی ئەمە نابێت ڕەشبین بین بڵێ ئەمە سەر ناگرێ بەڵام یەکێتی دەستبەرداری چارەسەرکردنی کێشەی هەرێمی کوردستان نابێ و دەستبەرداری ئەوەش نابێ کە هیچ بەدیلێکی دیکە نیە بوو چارەسەرکردنی کێشەکان تەنها بەغدایە واتە یەکێتی دەستبەرداری بەغدا نابێت بوو چارەسەرکردنی کێشەکان و لە هەمان کاتشە دەستبەرداری ئەوە نابێ ئەو هەوڵی کە دەیدات بوو چارەسەرکردنی کێشەکە بەردەوام دەبێت لەسەر هەوڵەکانی خۆی و بیر لە چارەسەرەکان دەکاتەوە سەیدا لەتیف لە دەرەوەی ئەم سێ هێزە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان و زوتنەوەی گۆڕان کۆمەڵ هێزی دیکەی سیاسیشمان هەیە لە کوردستانە چۆن دەتوانن ببن بە بەشێک لە پرۆژەی سەرکەوتن لە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عراقیش بەڵێ خۆی ئەم سێ هێزێک کە لە حکوومەتدان هەمویان جاری وهەیە پارتی ڕخنە لە یەکێتی و گۆڕان دەگرێت بەڵام ئەوانیش لە هەندێک جار وەکو ئۆپۆزیسیۆنن یعنی مەسەلەن سیر دەکەین ئەم خۆپشاندانانێک کە دەکرێن جاری وهەیە پەیامەکانیان میدیاکان و ئەنی بەناو ئەیک بێ وەکو جیاوازیەکە بێ یعنی هەر سێلایەن هەم حکومڕانن هەم ئۆپۆزیسیۆنن کەوا بێ ئەبێ ئەم سێلایەنە لەگەڵ لایەنەکانی دیکەش ینی هەماهەنگی هەبێ و کۆبوونەوە بکەن و پرسوڕا بەوانیش بکەن بۆ هەر بڕیارێک کە دەدرێت پەیوەست بێ بە چارەنووسی ئەم هەرێمە چونکە وەزعەکە زۆر ئاڵوزە و زۆر قەیرانەکان ئەوەندە زۆرن لەوانەیە ئەگەر ئۆپۆزیسیونێکی بەهێز و ئەم ئۆپۆزیسیونێکی ئەرێنی نەبێت ئەرکی هەرێم قورستر دەبێت قەیرانەکان ئاڵوستر دەبن چارەسەرەکان ینی و ئاسان نابن لەبەر ئەوە ئەم قۆناغی یەکریزی نیشتیمانیە قۆناغیەوە هەمویان پێکەوە چۆن بتوانن موچەی و ئەوی پێویستە بە موچەی فەرمانبەران و باشکردنی بژێوی خەڵک و لە هەمان کاتیشە هێنانەکایی کەشێک سەقامگیریەکی ئەمنی و ئاشتەوەیەکی کۆمەڵاتی بۆی لەم قۆناغا بتوانین دەرباز ببین و خۆمان هەمومان ئامادە بکەین بۆ هەڵبژاردننی ئایندە و پێکێنانی حکوومەتێکی دیکە و ئەوەی کە بەتایبەتی پێویستە بە بەغداوە تیمێکی نوێ وەکو هەم بۆ حکوومەت هەم بۆ پەرلەمانی عێراقی ئەو کاتە هەر لایەنێکیش سەنگی خۆی دەبینێت بەڵێ
لە شێوە گشتەکە لەوێنە گشتەکە ناکۆکی لە ناو هەرێمی کوردستاندا بژاردێکی باشە بۆ ئەو دۆخە نالەبارەی کە لە عێراقیشدا هەیە هەم لە ڕووی ئابووری و سیاسی و تەنانەت ئەمنیشەوە یەکێک لە ئەم مەزای کە دروستی کردووە ینی بەردەوامبوونی ناکۆکیەکانە و بەردەوامبوونی ململانەیەکی ناتەندروستە لەلایەکەوە ئێمە پێکەوە ئەڵێ شەریکین لە حکوومەتدا بەڵام تا سەرێسقان ناکۆکی ئەمە ینی تەنەقوزێکی وای تایە کە ئەمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا نیە لەلایەکەوە ئەڵێن ئێمە لەگەڵ یەک ریزی نیشتیوانین بەڵام دەبینین هەندێک بریار دەدرێن هەندێک پرسکەوە بێ پرس بە هەندێک لایانی سیاسی ناکرێ ئەمانە هەمووی وای کردووە کە هەرێم ناتوان بڵێن هەرێم بەهێزە بەم شێوازە ینی ئەگەر باسی ئەو هێزانەش نەکەن کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ئەبین هەر ئەم سێ لایەنە ناکۆکن بەڵام بەشدارن لە حکوومەتدا میدیا لە ڕێگای میدیاوە دژاتی یەکتر دەکەن بەڵام لە هەمان کات شێڵێن ئێمە بەرپرسیارەتێکی هاوبەشمان هەیە هەر لایەنێک لە سنوورێک دەوری ئۆپۆزیسیۆن دەبینێ و گوشار لەسەر لایەنەکانی لایانی دیکە دروست دەکات بەڵام خۆی بە جا دەکاتەوە دەڵێ ئەم لایەنە ئەوا دەکات کابێ ئەبێ ئەمە هەمووی چارەسەر بکرێن هەمووی ئەمە بێ چارەسەر بکرێن بۆەوەی تو بتانی ڕوبەڕووی ئەم تەحەدایانە ببێتە کە بەروو یاریمی کوردستانی گرتووە هەڤاڵ لەتیف نێروی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە گەرما و گەرم لەگەڵ سپاس بۆش ئێوەش خواتان لەگەڵ